غفر له ما تقدم من ذنبه گوناحی پێشتری هەموو ئەڵڵا لێی خۆشە بێ. حەدیثەکەش صحیحە لە بوخاری و لە موسلیم گەردراوەتەوە، حەدیثی صحیح ڕەسوڵ الله. هەچ کەسێ شەوی لەیلەة القەدر قیامی هەبێت و شەوە زیندوو کاتەوە بە شەو نوێژ و بە عیبادەت و بە دوعا و بە ذیکر و پاڕانەوە، غفر له ما تقدم من ذنبه گوناحی پێشتری هەموو ئەڵڵا لێی خۆشە بێ. بەڕاستی من نیعمەتێکی گەورەیە تۆ بە شەوێک دانیشیت لە خزمەت پەروەردگارتا بە ذیکر و بە عیبادەت و بە شەو نوێژ بەسەری بەری گوناحی پێشتری هەموو خوای گەورە بیسڕێتەوە. حەدیثەکەش صحیحە لە بوخاری و لە موسلیم گەردراوەتەوە، حديث صحيح رسول الله صلى الله عليه وسلم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. وحيا پیغمبر هاتو صلى الله عليه وسلم. أذن چه مجدەیەکی گەورەیە تۆ شەوێک بێتە مایەوەی هەموو گوناحی پێشتری خوای گەورە لێی خۆش بێ.